الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى من لقاء. خوشک برانی بەڕێز و خۆشەویستی مسلمان، ئێمە لە زنجیرە دەرسی ئەدەب و ڕەوشتە کۆمەڵاتیەکان گەیشتوینە ئاڵقەی چوارەم. لەم ئاڵقەی چوارەمەدا ئەدەب لەگەڵ بابودایکدا، منداڵەکان ڕۆڵەکان دەبێت چۆن لەگەڵ باب و دایکیاندا مامەڵە بکەن. ئەو ڕەوشت و ئەدەبە بەرزانە چین کە شەریعەت لە ڕۆڵەکان دەیانخوازێ، لە منداڵەکان لە کوڕوشەکان دەیانخوازێ کە مامەڵەیان پێ لەگەڵ باب و دایکیاندا بکەن. ئەمی لە چەند بڕگەیەکدا، بڕگەی یەکەم گرنگی ڕێز لێگرتنی باب و دایک. لە زۆر شوێنی قورئاندا خوا سوبحانە وتعالە باسی مافی باب و دایکی کردووە و باسی پێویستی ڕێز لێگرتنی باب و دایکی کردووە. بۆ وێنە لە سوورەتی ئەلیسرا ئایەتی 23 دا خوا دەفەرمێت وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا. دەفەرمێ پەروەردگارت بڕیاری داوە کە تەنیا ئەو بپەرستن جگە لەو بەندایەتی بۆ کەس مەکەن، و دوای ئەوە بڕیاری داوە کە لەگەڵ باب و دایکتاندا چاکەکاری بکەن. ئەگەر یەکێکیان یا هەردووکیان کەوتنە تەمەنەوە لە لای تۆ، واتە تۆ لە خزمەتیاندا بووی، هەردووکیان یاخود یەکێکیان وفاتی کردبووی دیکە کەوت بۆ تەمەن و لای تۆ، ئەوە تۆ هەرگیز قسەیەک مەکەت جێی دڵ ناڕەحەتی ئەوان بێ و تیانەوە مەخوڕە و قسەی پڕێز و حورمەتیان لەگەڵدا بکە و باڵی میهرەبانیان بۆ کەچکە و بۆشیان بپاڕێ و بڵێ پەروەردگارم بەزەیت پیاندا بێ وەکو چۆن منیان بە گچکەی بەخێو کردووە. هل لسورة النساء هل لو بارو لآتي 36 خوا دەفەرمێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا. بەندایەتی بۆ خوا بکەن و هیچ شتێ مەکەنە هاوبەشی و لەگەڵ باب و دایکتاندا چاکەکار بن. هەر ئەمە بۆ خۆی خوشک و برانی بەڕێز، هەر ئەوە بۆ خۆی کە خوا سوبحانە وتعالە لە چەند شوێنی دیکەشدا لە قورئاندا، بۆیە لە سوورەتی ئەلعنکەبوتیشدا هاتووە، لە سوورەتی لوقمانیشدا هاتووە، لەم چەند شوێنی کەشدا هاتووە. یەکسەر بە دوای ئەوەدا کە دەفەرمێ بەندایەتی بۆ خوا بکەن، دەفەرمێ لەگەڵ باب و دایکتاندا چاکەکار بن. هەر ئەو بۆ خۆی شتێکی زۆر گەورەیە. معناوە لە حەقی باب و دایک لەسەر منداڵ لەسەر ڕۆڵە لە دوای حەقی خوای پەروەردگار لە حەقی هەموو کەس گەورەترە. وەکو لەم فەرمایشتەی پێغەمبەری دیارە عليه الصلاة والسلام عن ابن مسعود رضي الله عنه قال سألت رسول الله صلى الله عليه وسلم أي العمل أحب إلى الله؟ قال الصلاة على وقتها. قلت ثم أي؟ قال بر الوالدين. قلت ثم أي؟ قال الجهاد في سبيل الله. رواه البخاري ومسلم. عبد الله كوري مسعود خوالي الرازي بيدله قلت أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم چه کردەوەیەک لە لای خوا خۆشەویسترە؟ فەرمووی نوێژ لە کاتی خۆیدا، بەندایەتی بۆ خوا. گوتم دوای ئەوە چی؟ فەرمووی چاکە لەگەڵ باب و دایکدا. گوتم دوای ئەوە چی؟ فەرمووی تێکۆشان لە ڕێی خوادا. هەر لەو بارەوە بەڵام بەباری پێچەوانەکەی ئەمجا دڵهێشاندنی باب و دایک و ناڕەحەتکردنی دڵی دایک و باب و بێفەرمانیکردن و سەرپێچی لێکردن یان چ تاوانێکە. وەکو چۆن ڕێز لە باب و دایکگرتن چاکە لەگەڵکردن یان گەورەترین تاعەت و گەورەترین چاکەیە لە دوای بەندایەتی بۆ خوا، بە هەمان شێوەش گەورەترین گوناح لە دوای شیرک و هاوبەش بۆ خوادانان بریتێ لە هێشاندنی دڵی دایک و باب و ناڕەحەتکردنیان و جێبەجێ نەکردنی مافەکانیان. وەکو لەم فەرمایشتەدا دیارە پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام ألا أنبئكم بأكبر الكبائر ثلاثا، واتە سێ جارە وای فەرموو. قلنا بلى يا رسول الله صلى الله عليه وسلم قال الإشراك بالله وعقوق الوالدين وكان متكئا فجلس فقال ألا وقول الزور وشهادة الزور فما زال يكررها حتى قلنا ليته سكت. رواه البخاري ومسلم. پیغمبر عليه الصلاة والسلام فرمووی ڕۆژێک سێ جارانە سەرێک فەرمووی
ئایا هەواڵتان پێ بدەم بە گەورەترینی گوناحە گەورەکان؟ سێ جاران دووبارەی کردەوە، گوتمان با ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەواڵمان پێ بدە. فەرمووی هاوبەش بەخوا پەیداکردن، یەک، دوو، سەرپێچیکردنی باب و دایکان یا هێشاندنی دڵی دایک و باب. عقوق بەعەین عەقەه واتە سەرپێچی لێ کرد، دڵی هێشان، ناڕەحەتی کرد. وكان متكئا فجلس فقال لو كاتدا كأوي فرمو ئانیشتی دادا و پاڵی دابەوە خۆی ڕاست کردە و دانیشت و فەرمووی ئاگادار بن گوناحی سێیەم لە گوناحە هەرە گەورەکان قسەی درۆ و شایەدیدانی بەدرۆ. هەروە دووبارەی کردەوە هەتا گوتمان بریا بێدەنگ بوو بایە، واتە ئەوەندە دووبارەی نەکرد بایەوە بۆی خۆی عەزیەت نەدا. ئەنجا کەواتە وەکو گوتمان چاکە لەگەڵ باب و دایک لە دوای بەنداتی بۆخوا گەورەترین چاکەیە، هێشاندنی دڵی دایک و باب ناڕەحەتکردنیان لە دوای هاوبەش بۆخوا دانان گەورەترین گوناحە. ئەمجا بینە سەر بڕگەیەکی دیکە کە ئایا حەقی باب و دایک یەکسانە لەسەر ڕۆڵە لەسەر منداڵەکانیان؟ بێگومان نەخێر، بەڵکو حەقی دایک زیاترە، وەکو ئاەتەکانیش ئاماژەی پێ دەکەن کە خوا دەفەرمێ حەمەلەته ئومه وەهنًا عەلا وەهن، یان حەمەلەته ئومه کوڕها ووەضعته کوڕها. خوای پەروەردگار ئاماژە دەکات بە تایبەت بە ئەرچی ئافرەت کە دووجان دەبێ بەو منداڵە بەو کۆرپەیە و لە سکی خۆیدا هەڵی دەگرێ. ولا فرمايشتي بيغمبري جاءته عليه الصلاة والسلام جاء رجل إلى رسول الله صلى الله عليه وسلم فقال يا رسول الله من أحق الناس بحسن صحابتي؟ قال أمك، قال ثم قال أمك، قال ثم قال أمك، قال ثم قال أبوك. رواه البخاري ومسلم. بيابك هذا خدمة بيغمبر صلى الله عليه وسلم. قلت أي بيغمبر إخوة چی شایستەترە یاخود چێ خاوەن مافترە بەوەی کە بەباشە مامەڵی لەگەڵدا بکەم، هاوڵایەتی بکەم؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی دایکت. گوتی دوایی؟ فەرمووی دایکت. گوتی دوایی؟ فەرمووی دایکت. جاری چوارم گوتی دوایی؟ گوتی بابت. کەواتە دایک سێ قۆناغ لە پێش بابەوەیە، مافی دایک بە سێ پلە لە هی باب زیاترە. ئەنجا بین سەر بڕگەیەکی دیکە هەر لە مافی باب و دایک لەسەر ڕۆڵەکانیان. ئایا ئەگەر باب و دایک موسڵمان نەبوون، هاوبەش بۆ خوادانەر بوون، یاخود لە خاوەن کتێبەکان بوون، یاخود هەر هیچ دینێکیان نەبوو، ئەو مافایان دەفەوتێ؟ نەخێر. خوا سبحانه وتعالى دەفەرمێ وإن جاهداك على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا. سوڕەی لوقمان ئاەتی 15. ئەگەر باب و دایک هەوڵیان لەگەڵ دای هاوبەشم بۆ دابنەی بە قسەیان مەکە، لە هاوبەش بۆ منداناندا بە قسەیان مەکە، لە تاوان و سەرپێچیدا بە قسەیان مەکە، بەڵام وصاحبهما في الدنيا معروفا، لە ڕووی ژیانی دنیایەوە بە چاکە مامەڵەیان لەگەڵدا بکە، هەر ڕێزیان بگرە، حورمەتیان بگرە، بەڵام لە گوناحدا بە قسەیان مەکە. لەبەرەوەی کە مشریکن یاخود هانت دەدەن بۆ کوفر و شرک، مافی باب و دایکاتیان نافەوتێ، ڕێز و حورمەتی باب و دایکاتیان هەر لە جێ خۆیەتی. چ جای هانیشت دەن بۆ دینداری موسڵمانەتی؟ ئەگەر هانت بدەن بۆ کوفر و شرکیش، وەکو باب و دایک حورمەت و ڕێزیان دەبێ هەر پارێزراو بێ، چ جای کە موسڵمانیش بن. بڕگەیەکی دیکە لەو بارەوە کە ئایا لە دوای مردنیان چۆن چاکە لەگەڵ باب و دایک دەکرێت، مافەکانیان چۆن جێبەجێ دەکرێن. خوا سبحانه وتعالى سورة الإسراء الآيات 24 دەفەرمێ وقل رب ارحمهما كما ربياني صغيرا. بڵێ پەروەردگارم بەزەیت پێیاندا بێ وەکو چۆن منیان بە گچکەی بەخێو کردووە، واتە بۆیان بپارڕێەوە، بۆیان لەخوا بپارڕێەوە، خوا بەزەیی پێیاندا بێ، ڕەحمیان پێ بکە، پلیان بەرز کاتەوە و نەکرد دوعایان بۆ بکەی، بەڵکو ئەگە بزانی ڕۆژویان لەسەر بە ڕۆژویان بۆ بگرەوە، سەدەقەیان بۆ بکە، حەجیان نەکرد بێ حەجیان بۆ بکە، ئەو تاعاتانەی کە دەکرێن و دەگونجێ زیندوو بۆ مردوانی بکەن بۆیان ئەنجامدا. ئەوە یەک.
و لەو بارەشەوە دوو فەرمودەیە هەن یەکێکیان ئەڵبەتە فەرمودە زۆرە من ئەو دوانە دێنم پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام ئینە ئەبەڕ البر صلة الولد ئەهل ود ئەبیه ڕەواه موسلم باشترین چاکەکردن لەگەڵ باب و دایکدا ئەوەیە کە ڕۆڵە منداڵ لە دوای مردنی لەگەڵ دۆستەکانی بابیدا ئەلبەتە بەنسبەت دایکیشەوە بە هەمان شێوە لەگەڵ دۆستەکانی باب و دایکیدا چاکەکار بێ کەسێک برادەری بابت بووە یاخود دەستە خوشی دایکت بووە ڕێزی بگرە حورمەتی بگرە هاوکاری بکە ئەوەش هەر چاکەکردنە لەگەڵ باب و دایکە لە دوای مردنی خۆیان لەو بارەوە أم فرموديشة عن أبي أسيد مالك بن ربيعة الساعدي قال بينما نحن جلوس عند رسول الله صلى الله عليه وسلم إذ جاء رجل من بني سلمة فقال يا رسول الله هل بقي من بر أبوي شيء أبرهما به بعد موتهما قال نعم الصلاة عليهما والاستغفار لهما وإنفاذ عهدهما من بعدهما وصلة الرحم التي لا توصل إلا بهما وإكرام صديقهما أبو داود وابن ماجه ابن حبان وحاكمش هنا يتبهميان بصحيح عندنا أبي أسيد مالك بن ربيع الساعدي دل كاتك إيمال خزمة بيغمبر إخوة صلى الله عليه وسلم دانش تبوين بيوك لبنو سلمة هو زيبون هاد بو خزمتي وتي أي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم آية دواي أو بابو دايكم كوشي دوايان كردوا لدواي مردنيان چه شاكي كي من لقل يام بكم آية هيچ هي من شاكي بي لقل وان دابكم فرمي بله پیغمبر عليه الصلاة والسلام پێنج شتی پێگوتن پێنج شت وەکو نمونە یەکەم فەرمووی دوعایان بۆ بکە الصلاة عليهما دوعایان بۆ بکە دوو والاستغفار لهما داوای لێبوردنیان بۆ لەخوا بکە سێ وإنفاذ عهدهما من بعدهما بەڵێنێکیان کە داوە بە کەسێک گفتێکیان بە کەسێک داوە و لە حاڵی ژیانی خۆیاندا بۆیان جێبەجێ نەکراوە ئەو بەڵێنانیان بۆ جێبەجێکە چوار وصلة الرحم التي لا توصل إلا بهما گەیاندنی ئەو پەیوەندی خزماتی کە بەهۆی وانەوە نەبێ ناگەیاندرێ واتە ئەو خزمانەی باب و دایکت پەیوەندی خزماتیان لەگەڵدا بگەێنە ئاگات لیان بێ بەسەریان بکەوە پێنج و ئیکرام و صەدیقیهما دۆست و برادەر و هاوڵێکیان کە هەبووە تۆ ڕێزی بگرە ڕێز لە دۆست و هاوڵەکانیشیان بگری ئەویش هەر چاکەکردنە لەگەڵ ئەواندا بەبارە پێچەوانەکەشیدا هەروایە لە صحیح بوخاری مسلم دەهاتووە کە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرموویەتی یەکێک لە ئێوە بە قسە بە باب و دایکی نەڵێ یا بە لەعنەت لە باب و دایکی نەکا گوتیانەی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام جا چی هەیە جنێ بە باب و دایکی بڵێ چی هەیە نەفرین لە باب و دایکی بکە فەرمووی ئەو کەسە ئەگەر پیاوە ئەگەر ئافرەتە قسە بە باب و دایکی خەڵک دەڵێ یا نەفرینیان لێ دەکا ئەویش جنێو دەدات و باب و دایکی ئەو یاخود نەفرین دەکاتەوە لە باب و دایکی ئەو وەکو مادەم بۆ خۆی بۆتە هۆکار وەکو بۆ خۆی پێگوت بنەوەیە بەڕاستی برا خوشکانی موسڵمان مافی باب و دایک لەسەر منداڵ گەورەیە و ئەرکێکی قورسە ئەڵبەتە دواییش ئێمە لە ئاڵلقەیەکی دیکە دەباسی ئەرکی منداڵیش دەکەین لەسەر باب و دایک مافی منداڵیش لەسەر باب و دایک بەڵام بەتایبەت لەم ڕۆژگارەدا بەداخەوە کە بەهۆی ئەنتەرنێت و بەهۆی تەکنۆلۆژیای تازەوە ئەگەر باب و دایکەکان بە گچکەی ئاگیان لە منداڵەکانی خۆیان نەبێت و لەسەر چاکە ڕان نەهێن و باریان نەهێنن کاتێک گەورە دەبن لیان یاخی دەبن ئەڵبەتە ئێمە لە ئاڵلقەیەکی دیکەدا بەتایبەت باسی مافی منداڵان دەکەین لەسەر باب و دایکیان و چ ئەرکێکیان لەسەر باب و دایکیانە کە من وەکو پندێک زۆر جار گوتومە هەر کەسێ بە گچکەی خەم لە منداڵی خۆی بخوا بە گەورەی سڕەحەتی لێ دەکا بەڵام هەر کەسێ بە گچکەی منداڵی خۆی وێڵ کا و ئیهمال کا و پشتگوێ بخا دوایی بە گەورەی بۆی دەبێتە مای سەرێشە خوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا کە ئاگامان لە منداڵەکانمان بێت و مافی
بابوو دایکایەتیان لەگەڵ جێبەجێکەین تاکو ئەوانیش مافی ئێمە ئەرچی ئەوان جێبەجێکەین تاکو ئەوانیش ئەرکی ئێمە جێبەجێکەن یاخود ئێمە مافی ئەوان بپارێزن تاکو ئەوانیش مافی ئێمە بپارێزن و بێگومان ئەو ئاەتە مبارەکانە من یەک ئاەتیش نابینم خوا سوبحانە و تەعالە جارێک بە بابودایک بفەرمێ لەگەڵ منداڵەکانتان چاک بن هەر بە منداڵاندا لەگەڵ بابودایکتان چاک بن بۆ چونکە چاکی بابودایی لەگەڵ منداڵدا شتێکی زگما کە شتێکی خواڕستکە بەڵام منداڵەکان کە پێویستیان بەوە هەیە کە یەکێک لەوانەی دەی بەبێ منداڵ فێر بکە لەگەڵ بابودایشیدا چاک بێ بابودایکەکان خۆیانن ئەویش بەڕەوشت و ئاکاری پەسەند و جوان بە پەروەردەی جوان باریان بێنن فرچیان بدەن هەر بە بچووکی لەسەر ئەوە بۆی کە دوای بۆیان ببنەمایی بەرچاوڕوونی و دڵ ئارامی نەخواستە بۆیان ببنەمایی شەرمەزاری و بێزاری و سەرێشە لێرەشدا کۆتایی بە ماڵقێمان دێنین و صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين